بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێی شەن بەدیدارتان شاد دەبمەوە. بەرنامەیەم جارەی شەن سەبارەت بە کۆتایی دنیاە یان ئەو دەگوایانەی زوو پێمان دەڵێن بەیانی یان ساڵی ئایندا یان چەند ساڵێکی دیکە کۆتایی دنیاە. کۆتایی دنیا چییە و هۆکارەکانی چین و نیشانەکانی چین؟ ئایا ڕای مامۆسایانی ئاینی و قەشە و پەیڕەوانی زەردەشتی و ئێزدیەکان و ئاینەکانی دیکە چی جیاوازە لە زانست و زانستخوازان؟ هۆکارەکانی دەرکەوتنی کۆتایی دنیا بۆچی دەگەڕێتەوە؟ ئەو دەنگۆیانە تا چەندە ڕاستن زوو دەیدەن بە گوێی خەڵکیدا کە کۆتایی دنیاە؟ ئایا مامۆسایانی ئاینی و لایەنە ئاینەکان پێویستیان بەوەیە زوو هاوڵاتیان لەمە ئاگادارکەنەوە یاخود گومانێکی ڕاستەقینەیە و زانست زوو دەیسەلمێنێت و دەیدا بە گوێی هاوڵاتیاندا؟ ئایا کۆتایی دنیا ئەم جارە و جارەکانی دیکە چەندی ڕاست دەرچوون؟ ئایا ڕاست دەرنەچوونی بۆچی دەگەڕێتەوە؟ هەڵەیەکە یان گەمەیەکی سیاسیە یان بابەتێکی زانستی و نەسەلمێنراوە یان پێویستە مامۆستایانی ئاینی یان ئاینخوازەکان زوو بەگوێی خەڵکیدا بدەن تاکو بگەڕێنەوە یان بە دەربڕینە ئاینیەکەی جارێکی تر بچنەوە سەر ڕێگای ڕاست؟ ئەمانە و چەند پرسیارێکی دیکە هەوڵ دەین لە بەرنامەیەم جارەی شەندا وەڵامەکەی بویستین. گەردوونی ئێمە سەرەتایەکیەیە. سەرەتاکێ گەڕێتەوە بۆ نزیکەی 14 ملیار ساڵەوە پێش کە بە تەقینەوە گەورەکە یەک بیان بیگ بانگ دەست پێەکە. بەبێ تێوەریەکانی فیزیا بەتایبەت تێوەری ڕێژەیی گشتی ئاینشتاین گەردوون ئەکشێ و هەموو تاقیکردنەوەکانیش ئەوە پێنیشان دەدا. بەس ئەم کشانە کۆتاییەکیەیە و دوای لەو لەحزەیە کە بڵێن کشانەکە تەواو بێ کۆبوونەوەی زەوی دەست پێ کۆبوونەوەی گەردوون دەست پێەکە کە پیاڵێن هاڕینە گەورەکە و بۆ پێ هەموو ئەستێرەکان و گەل ئەستێرەکان جارێکی کە کۆ ئەبنەوە و ئەبن بە ئەچنەوە سەر ئەو خاڵێکە لە بیدایەتەوە بڵێن دەستی پێکرد بوو. ئەمە لایەنێکی بڵێن قسەکە لە کۆتایی زەمان بکرێ کۆتایی گەردوون بکرێ کۆبوونەوەی بڵێن هاڕینە گەورەکەی ئەمە لایەنێکی کەش بۆ چوونەکی کەشەیە دەڵێ گەردوون بەردەوام ئەکشێ هیچ حدودێ بۆ کشانی نییە و ئەو نەکشانەکەشی بەردەوامە بێ هەتاوەکو بە تەواوی شیە بێتەوە. ینی بڵێن هەموو گەرد و گەردی و لێو ئەتۆم و مولوکیولەکانی و هەمووی ئەبن بە دانەدانە و تاوەکو ئەوە بێ بڵێ نەگاتە حاڵەتێکی هاوسەنگی و ئەو جار لەو حاڵەدا ڕاوەستێ و داویتر ژیان مانای نامێنێ. بەس گرنگە لێرەوە بزانین ئێمە یەک گەردوونمان نییە، بێ کۆتایی گەردوونمان هەیە. ئەگەر ژیان لەم گەردوونە تەواو بوو بە مانای ئەوە نییە کە ژیان ناکرێ بگوازرێتەوە بۆ گەردوونێکی کە. ئێمە وەکو موسڵمان وەکو عەقیدەی ئەهلی سوننە و جەماعە ئەم دنیاە هەروەکو سەرەتایەکی هەیە بەلای ئێمەوە کۆتاییشی هەیە و دەبێت ڕۆژێک بێت ئەم دنیاە کۆتایی پێبێ و لەنکاویش چونکە خوای گەورە فەرموویەتی أعوذ بالله من الشيطان الرجيم فهل ينظرون إلا الساعة أن تأتيهم بغتة وقد جاء أشراطها. چاوەڕێ چیەکەن ئیلا قیامەت و دنیا خرابوونێکە کە لاناکاو دێت و زۆرینەی زۆربەی نیشانەکانشی هاتوونەتە دی.
وەک چۆن دنیا سەرەتا و دروستکردنی هەیە بێگومان دەبێت کۆتایی و خاڵێکی سنووری هەبێ کە لەوێدا ژیان بوەستێت یان نیزامی گردوونی تێک بچێت یان هەر هۆکارەکانی دی. ئایا نیشانەکانی دەرکەوتنی ئەم کۆتاییە لەکەیدایە و چۆنە و چییە؟ يوم الآخر أويت لكوتاي زمان لجاركي دوام يت عيسى بو عرض بو ديانة خلق بو إدانة خلق بو حكم لسر خلق بلام أو روجة كسنا زانت كيت بس إخوة هەندێک لە دینەکان ئەڵێن ئەو ڕۆژە ڕۆژی خراپبوونی زەویە کە خەڵک لە دینەکان دوور کەوتونەتەوە و کافر بوون. ئێوە ئەڵێن چی؟ ئێماڵێن دوو لای هەیە. ئەوە یەکەم خەڵک زۆر بە خەراب و تێکچوو ئەچن لەسەر زوێ. ئەوەی تر لە دووەم لایە ئەوە خەڵک زۆر دواکەون لە دیانەت و لە شەریعەت و نزیک ئەبن لەخوا لەبەر اهتیدا زۆر ئەبن یعنی شەڕ و خێر زۆر ئەبێت. دەبێت سەرەتالەوە دەست پێ بکەین کە زەردەشتی مەزن پرسیاری لەخوای گەورە کرد لە ئاهورامەزدا سەبارەت بە پێشبینیەکان ئایا کەی دنیا ئاخر دەبێت بڵێن بە زمانێشکەش سەردەمێشکەی پێوتەوە بەڵام ئێمە بە زمانی ئەم سەردەمە بەدێنە باسەکەەوە. خۆی گەورەش ئاهورامەزای مەزن ئاهورامەزای پیرۆز وەڵامی دایەوتی حەوداری دڕک هەر کاتیا و حەوداری دڕکرد بینیت دیاردەکان دەردەکەون یەکەیەکە بۆی باس کرد خۆی گەورە بۆ حەزەتی زەردەشتی باس کرد گەیشتە حەوتەم و وتی پێشەوە کە پێی ڕاگەیان ئەمە ئەم حەوداری دەرکە یەشێکە لە چۆنە لە پێشبینیەکانی بوونی کەون دەردەخات کە ئیتر کەون بەرە و هەر شێوازێ بڕوە تەبەن شێوازەکان دیارە بەرە و گۆڕانکاریەکانە گۆڕانکاریەکانیشدا بەرە و نەمانی گەیشتە حەوتەمی پێوت ئەمە آخر دارە بڵێنیا آخر هەزارەی توێ کە ئێمە پێی دەڵێن بە زمانی ئێستا پێ ئەڵێ پێشبینی آخر هەزارەی توێ یا چۆن ئەڵێ آخر بەڵگەیەکە کە ئەیرێ بەدەستەوە سەبارەت بە مەسەلەی گۆڕانکاریەکانی جیهان گۆڕانکاریەکانی کەون ببوورە بە تایبەتی ئێمە باسی زەوی ئەکەن چکە ئێمە لە زەویا زیاتر نیشتەجین گۆڕانکاریەکانیش پۆڵەن دەکرێت زۆر لایەنی گرتەوە لایەنە کۆمەڵایەتەکانەوە هیچ لەو گۆڕانکاریانە کە باسی لێوە کردوتی مەسلەی خۆشەویستی نامێنە بە هیچ شێوەیەک ئەگەر بژمێنێ بۆ شێوازە نامێنێ وردەوە دەبەرەوە بێهێزی ئەڕات بە تایبەتی لە باوکو کوڕۆ پێهاتەوە کە باوکو کوڕ لە نێوان یا کوڕ و کچ لە ناویان ناگەورەترین خۆشەویستی هەیە یا مناڵەکان و دایک گەورەترین خۆشەویستیان هەیە وتی ئەو خۆشەویستیانە نامێنێت لە بینی هیچ کەسێکە لە بینی تاکانە تەنادەنە ناو خێزانەکانە نەک لە دەروێ خێزانیش ئەوە تاکە ئەم سەردەمە پێما بێ هەموو ئەبینین بۆ شێوازە نەماوە خۆشەویستی بە تایبەتی لە بینی باوک و کوڕ و لە بینی کوڕ و کچ و لە بینی خوشک و برا ئەمانە بە هیچ شێوازە نەماوە نیشانی گەورەی هەیە و نیشانی بچووکی هەیە لا صحيح مسلمة هاتوا كبيشوا عمر خوالي رازي بممان دجيرتوا كجبريل سلامي خوالي سربي للشيوي كسيشي قجرشي جلسبي هاد وخزمت بيغمبر صلى الله عليه وسلم برسياري ليكر لا إسلام ولا إيمان ولا إحسان باشان برسياري ليكر لا قيامة فرموي أخبرني عن الساعة وتي أي محمد صلى الله عليه وسلم خبر بري لا روجي قيامة الدنيا خرابون بيغمبر صلى الله عليه وسلم فرموي ما المسؤول عنها بأعلم من السائل فرموي أو كسي برسياري دەکرێت لەوە زاناتر نییە و ئاگادارتر نییە لەوەی کە پرسیار دەکات واتە کە تۆ هیچی لە نازانی ئەی جبریل منیش هیچی لە نازانم کەی قیامەت دێ ئەنجا جبریل سەلامی خوای لەسەر بێ فەرمووی فأخبرني عن أماراتها فەرمووی دەی باشە هەواڵم پێ بدە لە نیشانەکانی ڕۆژی دوایی بێگومان هیچ کەس نازانێت کەی دنیا خەرا دەبێت کەی قیامەت دێ حتا ئەمینی ئاسمان کە جبریلە و ئەمینی ئەرز کە حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم نازانی وەک چ کاتێک دنیا خەرا دەبێت بەڵام هیچ ڕێگریەک نییە لە زانینی نیشانەکانی فەرمووی نیشانەکانی چییە بە پێغەمبەر گوت پێم بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە نیشانەکانیەتی أن تلد الأمة ربتها وأن ترى الحفاة العراة العالة يتطاولون في البنيان فەرمووی ئەوەیە کەوا
کەنیزە گەورەی خۆی دەبێ وەک دەبینی ئێستا دایک و باوک هەتاوەکو بەیانی گەورەکسەکەی هەڵدەستێ ئەوە هەمووشتی بۆ حاضر کرد و هەستە نان و چاپ خۆ دایک و باوکان بەعام بوونە خزمەتکاری ڕۆڵەکانیان لە کاتێکدا دەبێ کوڕکچەکان خزمەتی دایک و باوکیان بکەن و پاشانیش فەرمووی ئەن تەرە الحفاة العراة العالة رعاء الشاء يتطاولون في البنيان فەرمووی خەڵکانێک کە پێشتر شوان بوون کە پێشتر پێخواز بوون هەژار بوون نەدار بوون وەکو بۆ خۆمان بینی ومانە پێڵاوی لاستیان لە پێ بوو دەفەرمێ ئەوانە وان لێدێکەوە لە کۆشک و تەلارە پێشبڕکە دەکەن بۆیە کۆتایی ئاخر زەمان دوو جۆر نیشانە هەیە نیشانەی گەورەی هەیە نیشانەی بچووکی هەیە نیشانە گەورەکان ئەوە حوزەیفەی غیفاری خوا لێ ڕازی بێ دەڵێ ئێمە جارێکیان لە مزگەوت دانیشت بووین قسەمان دەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم هات بە سەرماندا و فەرمووی ئەوە باسی چی یەکەن وتمان باسی قیامەت دەکەن فەرمووی دەی قیامەت هەڵناسێ حتا وەکو دە نیشانە نەبینن ئەو نیشانانەش چییە فەرمووی الدخان الدابة الدجال طلوع الشمس من مغربها دە دانەی ژماردن یەکەمیان دووکەڵێک کە دنیا داگرێ دووەمیان هاتنی دەجال سێمینیشیان یەجوج و مەجوج پاشانیش هەڵاتنی خۆر لە خۆر ئاواوە کەوە بە شێوەیەکی زانستی ئیسپات بووە و هەروەها بێژگە لە دووکەڵ و هەڵاتنی خۆر و ئەنجا یەجوج و مەجوج ئەوجا ئەدابە ئەو گیان لە بەرەسەیری کەوا قسان دەکا و هەروەها سێ ڕۆچون ڕوودەدا یەک لە مەشرق یەک لە مەغریب یەکی لە نیوە دوورگەی عەرەب و پاشانیش ئاگرێک کە دەکەوێتەوە لە یەمەن تەر ئاخر زەمانیان کۆتایی دنیا چییە؟ وەڵی کۆتایی دنیا بەڕێی من ئێستا آخر زەمانە ئەو آخر زەمانەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم من و هاتنی قیامەت ئاوین یعنی ئیشارەت بۆ دوو پەنجە پیرۆزەکە یەکات یعنی آخر زەمان چییە زۆر سەیرە خەڵک زۆر لە کەلیمەی آخر زەمان ئەترسێت یعنی مەسەلەن قورئان هاتووە فەرمێ ڕۆژێک برا لە برا ڕاکە باوک لە مناڵی ڕاکە مناڵ لە باوک و دایکی ڕاکە ئیمڕۆ بەڕێی من ئەوە لە مەشهدێکی ئەوە نییە بڵێ لە ناو قیامەت و لە حەشر و نەشر ڕوئەدا ئیمڕۆ ئەوەیە ڕەحم نەماوە ڕێز و حورمەت هەندێک جار کەم بووە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بڵێن فراوانبوونی دەستگا پەیوەندیەکان بێ لە ئێستادا و یەکێ تریشی ئەوەیە کە مرۆڤی ئەم سەردەمە زۆر مرۆڤێکی پرۆفشناڵە یەکشت بە باشی ئەزانێ و ئاگای لە دەوروبەری شتەکانی کە نییە و ئەوەیە کە مەسەلەن وەختێکە شتێکە بیستێ فەورەن پەیوەندیەکە بە کەسی پرۆفشناڵەوە کە زانیاری بداتێ بۆ نمونە کاتێک ئەم دەنگۆیە بڵاو بووەوە کەەوە مایەکان هەر کەسێ بڵاوی کردوێتەوە کە بەپێی پێشبینی مایەکان ژیان لە ساڵی 2012 تەواوە بێ بە میلیۆنها ئیمەیل لەو خەڵکەوە کە خوێنەوارن بۆیە ئیمەیل لەزان بکەن پەیوەندیەکەن بە ناساوە داوای ڕوونکردنەوەکەن تەوان لەوانەشە ناسا لەمە سوودی خۆی ببینێ کە بڵێن بۆ ئەوە خۆی بێنێتە مەدانەوە بودجێ زیاتر لە حکوومەتی ئەمریکا وەربگرێ و گرنگی کارەکەی پیشانی سیاست مەدارەکان بدا دێ بەیان دەرەکە ئەم شتانە بە درۆوە خاتەوە حاڵەکە پێویستیش ناکەوە و ئیشە بکەوە مێنی پێویست ناکە کە ڕوونکردنەوەی وا دەربکە کە ئەبێ تازە ئەو ڕوونکردنەوەیش ئەبێ بە دەستاوێز ئەبێ بە بەڵگە بدەست هەندێک کەسەوە هەندێک ڕستەی لێ دەرێنن ئەڵەنا ناسەش پشت ڕاستی کردوێتەوە بیستوتە کە کۆتایی دنیاە وەڵی دەڵێن مەسەلەن دەڵێن ئەوە دنیا ئاخرە بێ هیچ کاتێ ترساوی لە کۆتایی دنیا ناوەڵا نەترساوە ئەم کۆتایی دنیایی کە ئاماژەی بۆکەن هەرێکەی کۆمەڵە نیشاناڵێ تۆ نیشانانە هەستەکەی چەندی هاتۆتە دی وەڵی نازانم ینی من وەسەرن بە هینی خۆم مەسەرن بە پێی مەلاو ئەوانە بێ زۆر شتی هاتوۆتە دی مەسەرن نمونە مەسەرن تەماشاکەی بۆ نمونە مەسەرن ڕەحم کەم بووە احترام کەم بووە ڕێز کەم بووە مەسەرن تەماشاکەی ئەم دنیا هەمووی بۆ بە مادە تێگەی ینی مەسەرن کوا جاران ئەوە بووە ئەنجا لەگەڵ ئەوەشدا تەماشاکە مەسەرن خەڵکەکە تەماشاکە خەڵکەکەیی مرتاح نییە سەر کابرا کە دەوڵەمەندە مرتاح نییە بەڵام جاران کە کابرا زۆر فەقیر هەبوو قەنەعەتی هەبوو مەسەرن ئێستا وەرە لێرە تەماشاکەی ژیانێکی زۆر خۆشە بەڵام مەسەرن بەداخەوە تەماشاکەی مەسەرن حکومەتەکە مثلا من ئەوروپا بووم هەموو خەڵکێک ڕێز بۆ یەکتری داعانێ بەڵام مەسەرن لێرە تەماشاکەی مەسەرن حیزب هەیە گەر بۆی بکرێ مەسەرن هەر ئەم ئیسلامی لە ناو دەبا
بەڕای تۆ ئێستا هەموو ئاماژەکان ئاماژەی ڕوونن بۆ کۆتایی هاتنی دنیا یان کۆتایی دنیا نیە جارێ جارە کۆتایی دنیا نییە. آخر زمان ئەمانەکە باسیەکەنەوەمانە هەمووی درۆدا لەسێ ئللا کاتێ آخر زمان هەر نایە وەختی آخر زمانێمە کەسە ماگامە لێ نییە. تۆ ناترسی لە آخر زمان؟ ناوەڵە شتێ لە خواوە بێ شتێ لە خواوە بێ یاخوا بەخێر بێ. ئەی آخر زمان پەیوەندیدارە پەیوەستە بەو هەموو خراببوونەی دنیاوە. تۆ ناترسی لەو خراببوونەی دنیاە بمریت؟ ناوەڵە لە مردیش ناترسم بە خراپنی شێکم. تۆ چەند نیشانەی آخر زمانە خۆت بینیوە؟ وەڵی من نیشانەکانی ئەویاڵم تەنها خزمایەتی کەمە. خۆشەوەی خۆم وە یەکیان خۆم. یانی آخر زمانەکە بەشێکی پەیوەندیدارە بە تۆشەوە. بەڵێ لە تۆ شادیاریەوە؟ نا ئاخرزان چۆنە من چۆن لە منیا دیاریاوە منیش خۆم لەگەڵ کەسایەتە ئێستا هەموو شۆم کەمە وەک جاران نیم. ئەی جگەلەوە ئێستا ئەگەر کەسایەتەکە خەڵک لێ بۆ باهێن بە عادەت ئەگەر بێت و ئێستا وەڵێ فڵان کەس نایە بۆ لای من ناچم بۆ لای بۆ ناچی من لە بەرتی ناچی بۆی من کە خزمێکم برایەکم کەسێکم ئەگەر خۆشەویست نەبێت لە لام و خۆشم نێ بۆ چێچم بۆ لای. ئەو نیشانانە ناچوون بەڵام نیشانە بچووکەکان هاتوون وەک درۆکردن وەک ئەوەی سیلێ ڕەحم کە نەماوە وەک لەوەی لەناو مزگەوتە ئاژاوە ئێنەوە لەناو مزگەوتەکانە بە تایبەتی. جگە لەمانە چیتر هەیە کە لە نیشانەکانی آخر زمانە؟ لەو نیشانانەی کە سیلێ ڕەحم نامێنێ ئێساواتە حالیان ئەلێستا سیلێ ڕەحم نەماوە. تۆ خۆت چۆنی لەگەڵ سیلێ ڕەحمە؟ وەکو خۆم سیلێ گەرسی ڕەحمە وەڵی زۆر باشی وەک خۆم لەگەڵ باپیرمە حالیان ئەو گەرمایەتیمان نییە ئەو خزمایەتی کە هەمانە لەگەڵ ئایلەکانی خۆمان تێگەی نەماوە. یعنی ئەگەر هەندێک لەو دیاردانەی تر دیاری بات کە بۆ نمونە جارجاراوە وترێ ئەخیری دنیاە شتێک ڕۆیە لەوانەی کە نزیکە لە ئەو دیاردانە و نیشانەی کاڵێن ئیتر ترس و بیمە لێ نشێکەوە ئەخیر دنیا وەک خۆی تەعالە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت ئین الله عنده علم الساعة تەنانەت بەس خۆی گەورە خۆی ئەزانێت کەی قیامەت دێت. توی کەی کۆتایی دنیاە؟ ئەڵان 21 مانگە. 21 مانگ. بەڵێ. چۆن سەیری ئەم وادەیە کە ئێمە موعیداکەی؟ هیچ ڕاستیشی تا نابینم. ئەی بڵاوکردنەوەیمانە بۆ چێگەڕێتەوە؟ بۆ دوورخستنەوەیە لە سیاست تەنها ئەوەیە هیچی کە بیربردنەوەیە. بەڵام ئەم بابەتانە بابەتی زانستین لە هەموو جیهانە باسەکرێت. ئایەمە هەموو جیهان خەڵکیانەوە دوورکەوێتەوە لە سیاست؟ هەموو جیهانە ڕاستەکەی بەڵام بە تایبەتی عێراق لەبەر بیربردنەوەی سیاسەتە چەند هۆکارێک هەیە بۆ شتە. تۆ ناترسی وەختی ئەڵانەوە کۆتایی دنیا؟ هەموو کەسێک ترسی لە دڵایە بەڵام ئەو ترسایە ڕاستە یان درۆ نازانم. ئێستا تۆ تا چەند ناترسی لەو موعیدە؟ لە 100 لێ ترسی؟ بەڵێ. باش کاڵێن کۆتایی دنیاە چەند جارێ وتراوە و کۆتایی نەبوو. ئەیتر متمانە ئەکەی جارێک ترەگەر بڵێن بۆن منە سبەینە کۆتایی دنیاە؟ وەکو عقیدەم زۆر پێیەتی بەڵام وەکو متمانە هیچ. من کۆتایی دنیا بە ئاخر زەمان باز ناکەم بەوەی کە بۆ نمونە نەیزەکێ بیکێشە بە زەویە بۆ نمونە نیزامی کەونی تێکچێ ئەوانە بوونیەتی هەیە ئەوانە بوونیەتی هەیە لە قورئانی پیرۆزە باس کراوە بوونیەتی هەیە بەڵام وەکو متمانە ئەوە نەمان پێوتراوە ئەم دنیاە فلان ڕۆژ ئاخیرەوێ فلان ڕۆژ شتێکێشە بە زەویە فلان ڕۆژ بوو مەلەرزە لێ ئەو واژ نەبووە لەبەرەوە عقیدەمان پێی نییە. بە تەسەوری تۆ نیشانەکانی کۆتایی دنیا دەرکەوتون؟ لە 120 ئەگەر چی نەو نیشانانە؟ ڕێزگرتنی گەورە بچووکی زۆر دیاردێکی دیارە و دوای ئەوەش یعنی سەیرەکەیت بەعزە شێوازیش هەیە لە دیاردەی ئافرەت لە بڵین لە ژن و پیاوە لەو شتانەیە بەعزە شتێک دیاریەوە ژنا وەکو لە 100 هیچ شتێ دیاری نایەوە زۆری ماوە هێشتا بەڵام وەکو بوونیەتەکەی خۆی هەموو شتێ بەدەستخوای گەورەیە یعنی بەدەست من و تۆ نییە بەڵام وەکەوەی کە مابێتی ئەوەشیان هەر لە دەستخوایە بەڵام وەکو ئێستا من ئەم دەقەیە بەس بۆی ئەزانم کە بڵین لە بیربردنەوەی سیاسەتە هیچ شتێکشکە نییە. لەباری زانستیەوە مرۆڤ ئەتوانێت زەربە بدا لە ژیان وەکو هەرەوە کە بڵین خراپەکاری بکە وەک نمونەی کە لەم 100 ساڵ لەم 200 ساڵا کردوویەتی و کەشی زەوی تێگاوە و بڵێن بۆ بەهۆی گەرمبوونی زەوی و ژینگەی پیس کردووە و هەموو ئەمانە ئاماژەیەکن بەوەی کە بڵین ژیان ناتوانێت ئینسان مرۆڤ ناتوانێت ئاسوودەتر بژی بەس بمانای ئەوە نییە کە بڵین ئیتر مرۆڤ توخمی مرۆڤایەتی لە ناوە بە چونکە لانی کەم تۆ بڵێن دوو دەسە مرۆڤ یەکێکیان
لەوانەیە بیباتەوە ینی بڵێن کە هەموو مرۆڤاتی بکەی بە دوو ئینەوە بکەی بە دوو باڵەوە باڵێکی باشە و باڵێکی خراپە یان هەردوو باڵی هەردووکیان خراپەت کێشە نیە بەس بەرحاڵ بەشێکیان دەرەچن ینی ئەگەر پیسبوونی ژینگەش بەردەوام بێ ئەم گەرمبوونی زەویش بەردەوام بێ مرۆڤایەتی زەربەی گەورە بینێ لەوانەیە چەندی وڵات بن بەژێر ئاوەوە ئەمانە هەمووی پێشببینین بەس بەمانەی ئەوە نییە کۆی مرۆڤایەتی لە ناوەچێ نەخی زانست بڕای بەوە نییە کە ئینسانەکان ئەو باش و خراپ زانست دیاری ناکە ئەوە بڵێن پەیوەندی کۆمەڵاتیەکانە دیاریەکە نەک زانستی پەتی. کۆتایی دنیا لە دیدی ئاینیەوە چەند نیشانە و چەند ئاماژە و چەند هۆکارێکی هەیە هەروەها لە دیدی زانستیەوە بە هەمان شێوە سەلماندن و گۆڕانکاری زانست و گۆڕانکاری یاسای گردوونی هەیە بەڵام ئایا دیارترین هۆکارەکانی کۆتایی هاتنی دنیا لە هەردوو بەرەکەوە بۆچی دەگەڕێتەوە؟ نیشانە بچووکەکان زۆربەی هەرە زۆریان هاتوونە جێ لەو نیشانە بچووکانێکەوە ئاماژەمان پێدا یەکەمان پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لا تقوم الساعة حتى تظهر الفتن ويكثر الكذب دەفەرمێ قیامەت هەڵناسێ دنیا خەرا بێ هەتا ئەم نیشانانە نێتە جێ یەکەم تظهر الفتن فیتنە و ئاشوب و ئاژاوە زۆر دەبێت دووەمینیان وەکو لەم ڕۆژگارەیە دەیبینین هەر کەناڵی دەیکەیتەوە هەر ئاشوب و ئاژاوە و خۆپیشاندان و مانگرتن و شەڕ و هەرا و بگرەوە بەردەیە دووەمینیان ويكثر الكذب درۆ زۆر دەبێ درۆ بەدەم درۆ بەدەم ئیسلامەوە درۆ بەدەم خەڵکەوە ئەمڕۆ درۆ بەداخەوە بۆتە سیستەمێکی نوێی جیهانی سێمینیشان لەو نیشانانە ئەوەیەکەوە ئەلهەرج واتە ئەلقەتل خوێن ڕشتن هەر کەناڵ و ئەخبارێک دەیکەوە هەر خوێن ڕشتن و گرتن و سبحان الله پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بڵێ ئەمڕۆ ئەم قسانەی کردووەکەوە ئاشوب نیشانەی قیامەتە فیتنە و ئاهەرا و ئاژاوە و پاشانیش زۆربوونی درۆ و پاشانیش کوشتار و لەگەڵ ئەوەیشا وتمان دایک و باوک ئافرەت گەورەی خۆی دەبێ و پاشانیش ئیذا ضیعت الأمانة کابرایکی عەرەبی دەشتەکی پرسیاری کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی متى الساعة فەرمی قوربان دنیا کەی خەرا دەبێ فەرمووی ئیذا ضیعت الأمانة کاتێک کە ئەمانەت نەما فەرمی وكيف إضاعتها أمانة شون من دبي فرموا إذا وسد الأمر لغير أهله فانتظر الساعة وفي رواية إذا أسند الأمر فرموا أمانة كاتي وندبي كإيشو كارس بيردرا بغير أهلي خوي كسي كشايسي أو نبو بسبور نبو هل وكلم رجعارا دبينين كبيتشواني أمانة خيانتها أو تا خيانته جندلي ليوان ليو دنياي بركردوا لكاتك دا أمها مشتانك تو دبيني في غمص عاصم باسي دجالي كردوا ئەفەرمێ سم بەناو هەورەکانە ئەڕوا و باڵی هەیە و لە ناو گوێیەکە حەفتا کەس دانیشتووە ئەمە تارەی تر تۆ بەتەمای دەجال کابرایەکی کوێر بێتە خوارە و یعنی خەڵک دوای بکەیەوە بەرەکەت بە دوایەوە بێ ئێستا دەجال تەکنەلۆجیە ئێستا دەجال دەسەڵاتداری مەسەلەن یەهودی و مەسیحیە لە عالەمە یعنی شتەکانی هەندێشتی جوانە بەڵام لە چاوی ڕاستی ئەڵێ ئەعوەرە پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی فعلەن وایە چاوی ڕاست یعنی ئەم ئەسڵە وەحیە گەورە خواییە کە ئیسلامە و مەسەلەن لە قورئانە هێنی زەمە و فەتحەیەکی لێ نەگۆڕاوە کەچی ئەو حەقیقەتە نابینێ بەڵام لەم بەرنامەیە قسەی مامۆستای ئاینی تایە کە دەڵێت دەجال هێشتا نەهاتووە وەی تۆڵی عیلمی نییە کە تۆڵی تیارە دەجالە من ناڵم عیلمیە بەڵام مەسەلەن ئیشارەت بەو شتانەی دراوە کە پێغەمبەر باسی کردووە ئەخر دەجال تیارە نییە من ناڵم یعنی دەجال شەرت نییە ئینسانێک بکە پێغەمبەر باسی کردووە شەرت نییە شخصێک بێ معقول نییە مەسەن یەکێک لە دایکە بێ چاوی کوێر بێ لە تورکیا لە هیندستانە لە شوێنێکە خەڵکی پێوە مەشغوڵ بکرێ زەلامێک یعنی لە دایک بۆ چاوی نییە احتیمال بێ ئەوە دەجال بێ هەچی عالم ملیار و نیوە مسلمان بەوەمەوە مەشغوڵ بێ دوای 20 ساڵیکە ئەم زەلامە شەر ئەسەری نەمێنێ ینی آخر زمانە ئێستا 20 دەبێت هەموو شتەکان هاتۆتە بێ مەسەلەن تۆ بەلای ئەفەرمێ بەلای زەوی هاتەیە پەڕێوەڵێ کەنزەکەت بێنە دەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسیەوەکە ئەم حەدیثەتان بۆیە بۆ باسەکەم بۆی لتعقیلوه بۆی پێی عاقڵ بن و فەهمی لێەوە بگرن وتحدثوه لما بعدكم يعني باسی بکەن بۆ ئەوانەی دوای خۆتان يعني ئەمە ئێستا تەکنەلۆجیا مەسەن 100 ساڵ لەمەوە پێش شتیوانە بوو مەسەن هەر 15 ساڵ لەمەوە پێش خەڵک مۆبایلی پێ نەبوو شتێکی عەجیب بوو یان وشوانێکی
تورکی مەسەڵەن خەبەری لە وەجبێ خەڵگاوەکە بە قاچاق ئەچێتە دەرەوەی وڵات. ئێستا موبایل ئاسان بوو، ئێستا یوتوب و ئەنتەرنێت و هەموو شتەکان ئاسانە بێ، ڕەنگە کۆمەڵە شتی کەش بێتە پێشەوە، یعنی ئەمانە بۆ عاقڵبوون و بۆ وریابوونەوەی خەڵکە، نەک بۆ ترساندنی خەڵک. ئێستا بە سەردەمی ئاخیرەتی زەمانە زانن کەس نازانێت. بەپێی تەنەبوئاتی ئێوە لە ڕووی ئاینی مەسیحیەوە ئێستا ئاخیری زەمانە ئەو کەس نازانێت بەس خوا لەبەر هەر لە سەدەی یەکەم حتا ئێستا نیشانەکان هەیە بۆ کۆتایی زەمان یوم الآخر، بەڵام حتا ئێستا نەهات و کەس نازانێت دوای 10 ساڵ، دوای 1 ڕۆژ، دوای 10,000 ساڵ کەس نازانێت. بێهێزبوونی خزمەتی لە ناو تاکەکانی کۆمەڵدا ئەمە خۆی لە خۆی کایشەکە لەو بەڵگانە کە خۆی گەورە بۆ زەردەشتی باسکردوتی سەدەمێک دێت خزمەتی بەو شێوازن نامێنێت، وەکو ئێمە بەم سەدەمی خۆمان بیشوبێنین. سەدەمێ بۆ کابرا ئەگەر لە لادەیەک کۆبچای بۆ لادەیەک بە مەبەستی سەدام بۆ زۆر تادی و بەلایەوە ئەو هەموو ڕێگەی ئەبڕی کێشە نەبوو بەسەریەوە، بەڵام مەسەکانی ئەو شێوازە نەماوە. تەنانەت لە گەڕەکەکانە با باسی خێزانیش نەکەین، دراوسێ هاتوچەی دراوسێ ناکە، بەڵام ساڵان وانە بوو ئەگەر دیقەتی ئەو مەسەلانەتان نابێت، ئەگەر بیتان ئەو مەسەلانە کرد بێتەوە. زۆربەی کاتان من خەڵکم بیستووە چەند سەعات تەنانەت چەمی گەورەشی لەبەرا بۆ لە دیەکەوە چۆ بۆ دیەک لە پێناوی ئەوەی کە سەدانی خزمەتی بکات، سەدانی کەسبکاریشکە، بەڵام ئێستا ئەو دیاریانە نەماوە. ئەمە ژێشتێکە لە دیاردەکانی ئاخر زەمان کە چۆن خۆمان پێی دەڵێن. تێڕوانین و بۆچوون و پێشبینیەکان لە نێو ئاینەکانیشدا جیاوازی خۆی هەیە. دیارترین ئەو جیاوازیانە چین کە لە نێو ئاینەکانی ئیسلام و مەسیحێت و مگوشی و ئاینەکانی دیکەدا هەن، یان سەرچاوەی ئەم جیاوازیانە بۆچی دەگەڕێتەوە؟ زەدەش زۆر گەنیجی بە مافی ئافرەتان ناوە، بەڵام ئەو مافە لەم سەردەمانەدا بۆ شێوە بەدی ناکرێتەوە. تا بەشێکی زۆر لە نیشانەکانی آخر زەمان ئاینی مگوشیە ئەبەسترێتەوە بە گۆڕانکاریە کۆمەڵایەتیە نەرێنیەکان. بڵێ دیاردەکانی گۆڕانکاری کۆمەڵاتەکان شیەکە لەو دیاردانی کە بڵێن نیشانەکانی آخر زەمان دەرەکەن. باسی کۆمەڵاتی زۆر بابەتی کەش هەیە ئەگەر لایەنەکانی کەش لێک بینەوە. مەسەلەی ئەگەر بچینە قەزای جغرافیۆس نمونەیەش باز دەکەین، دەبین ئەگەر ساڵ بە ساڵ پەیڕەوی بارانبارین کەیت سەیرەکەی جیاوازترە، دەتوانین بڵێن تەنانەت باران ئەگەر بشبارێ کاتەکانی خۆی لە کاتەکانی خۆیان نابارێت، بەفرەگەر ببارێت لە کاتەکانی خۆیان نابارێت، تەنانەت لە شوێنەکانی خۆش. ئێستا بۆ نمونە بە پێ ئاژانسەکان پێما بێ ئەوتە من مێژوم لە مێژوە بیستی بێتم نەسعود بۆ هەمووی گەرمی خۆی بەفر نەبارێ، بەڵام لەم ساڵانەیە بەفرباری بوو. نازانم ئەگادار لەو مەسەلەیە بوونیان ئەمەش خۆی لە خۆیان یەکێکە لەو دیاردانە، یەکێکە لەو دیاردانەی کە بەسەر زەوی گۆڕانکاری زەوی هاتووە لە ڕووی ئاو هەواوە. ئەمە جگە لەوەی من نمونەیش کەشتم باس کەم بچینەوە سەر بەسەری جغرافیا لەسەر ئاسی کشت و کاڵ. تۆ ئەو میوەی کە ئەی سیر ئەەکەی ئەو میوە لەگەڵ ساڵانی پێشوا تامیشکە هەیە. ئەگەر بڵێ پێنی شیمیایی خۆ من نمونەیەکی بەسیتە بووە هێنمە بڵێ پێنی شیمیایی تێکتر نا، من زۆر قەنەعەتم بۆ مەسەلێنێ. تۆ خواردنێگە خۆت زۆربەی خەڵکە کرد ئەیخوات لە بەهارانەکەینە کەنگەر خۆ بۆ شاخەوەڕ خۆ کەس پێنی چیمایی تێ ناکات. سیرەکەی ئەو کنگرەی کە خۆی دی ئەو چوالەی کە لە دارەکەیکەیتەوە وە کەس پێنی تێ ناکە، یا ئەو خەزوانەی کە لە دارەکەیکەیتەوە بۆ شاخەوە ڕواوە کەس پێین تێ ناکە. سیر ئەەکەی تامەکەی لەگەڵ ساڵانی جارانە فەرقی هەیە گۆڕانکاریەو تامانە. بەڵام مەبەستم ئەفوم ئەمەی کە باسی دەکەن ئەمە هەمووی دیاردەیەکە لە دیاردەکانی هاتنی آخر زەمانی زۆر شتی کەش هەیە لەسەر ئەو مەسەلانی دیاردەکانی آخر زەمان. زەویەکان لە بینەوە سەرباسی زەویەکان ئەڵێ لە دە زەویە سێ زەویان بە کەڵکی کشت و کاڵ دێت، سێ زەویان بە کەڵکی کشت و کاڵ دێت، وردەوردە زەویەکانی ژوان لێە ئەو زەوتینیان نامێنێت کە بتوانن ڕۆکان بەرهەم بێن و تامێکی تایبەتی پێبن. هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خۆمان محەممەد صلی الله علیه وسلم بۆ خۆی پێغەمبەری آخر زەمانە، مردنیشی یەکێکە لە نیشانەکانی آخر زەمان. پاشان ئەو قسانیشی کە کردوویتی ئێستا هەر هەمووی بە چاوی خۆمان دەیبینین کە پێشتر بەو شێوەیە نەبووە و نابێ و نیشانە گەورەکانیش زانست
ئەوانە هەمووی پێی پێبردوو کەوا ڕۆژێک دادێ زانایان بۆ خۆیان ئەو دانیان بۆ داناوە کە بەهۆی جۆرێک لە سوڕانەوە ڕۆژ لە ڕۆژ هەڵاتەوە لە ڕۆژ ئاواوە هەڵدێتەوە کوشتێکی نائاسایی و ناسروشتی بۆیە بەپێی ئەوە کە دەبینی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری ئاخری زمانە ئەمانە هەمووی لەوە دێتکەوە پێغەمبەری ئێمە لە خۆیەوە قسە ناکە وما ينطق عن الهوى ئەوە هەمووی خوای گەورە ئاگاداری کردوێتەوە بۆیە دینەکەی ئێمەش و هەموو دینەکان متفقن لەسەر ئەوەی کە ئەم دنیاە دەبێت کۆتایی پێبێ و خراپە بێ تا چەنە ڕایە زانستیەکان یان ڕایە فیزیایەکان لەگەڵ ڕای ئاینەکە جیاوازەکان ئاگونیە لە کۆتایی هاتنی دنیاە زۆر جیاوازە مەسەرەن من نمونەی ئاینەکانە بۆ بێنمەوە هەنی ئاین بە وردی دیاری کردبوو کە یا دیاری کردووە کە کۆتایی زەمان کەیە کۆتایی گردون کەیەکە هەموو شتێ ئیتر کۆتایی پێدێ و ڕۆژی حیسابەگات و ئەم جۆرە شتانە بۆ نمونە لە ئاینی زەردەشتیە نزیکەی 1400 ساڵەوە پێش هێکێ لەو هۆکارانەی کە بڵین ئێرانیەکان یا زەردەشتیەکان یان بڵێن پارسیەکان لە جەنگ لەگەڵ عەرەبە شکستیان خوارد مێژوونووسانە گێڕنەوە بۆ ئەو بارودۆخە ڕۆحیەی کە زەردەشتەکانی تێدا بوون بەپێی پێشبینیەکانی ئاینی زەردەشتی تەنها 1000 ساڵ بەردەوام دەبوو دوای ئەوە جیهان کۆتایی پێهات یا بڵین ژیان کۆتایی پێهات ئاینەکە کۆتایی پێهات وەگەی کەوتبوونە بارودۆخێکی ڕۆحیەوە کە ئەمان هەستیان بەوا کرد کە ئەبێ شکست تەجربە بکەن ئەبێت تیاچون تەجربە بکەن ئەوەیەکی گێڕنەوە بۆ ئەو هۆکارانە کە سکانە ئاینی زەردەشتی شاید لە هەموو دنیا 50,000 کەس لایەنگری نەبێت کە سەردەمێت لایەک لە گۆی زەوی زەردەشتی مەزهەب بوون بەس ئاینە ئاسمانیەکانی کە بڵین بە شێوازێ تاجیریان کردووە کە هەمیشە تۆ نیگەرانەکەن بڵێن ئاینی پەیڕەوەکانی خۆی لە دڵە ڕاوکییا ڕاگرێ بۆ ئەوە بڵێن ئیشی خراپە نەکا یان بڵێن لە چوارچەوەی ئاینەکە بمێنێتەوە بەسەڵەن دەڵێ یەکێک لە نیشانەکانی بڵێن ئەخیر زەمان ئەوەیە کە زوڵم و زۆر زۆرە بێ بەس زوڵم و زۆر کەس ناتوانێت بی پێوێکە ئایا هەمیشە زوڵم و زۆر هەبووە هەمیشە ستەمکاری هەبووە هەمیشە عەداڵەتیش هەبووە لە پاڵیا بەس کەس ناتوانێت ئەوە بپێوێ ئەوەیە کە ناتوانانی بە دیاردەیەکی سروشتی یا بە دیاردەیەکی کۆمەڵایەتی بزە بە دیاری بکەی کە ئەمەکەی کۆتایی گردوونە. بەشێکی زۆر لە ئێمە بیرمانە لە ساڵانی سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو دەوترا ساڵی 1991 کۆتایی دنیاە بەڵام وا دەرنەچوو دواتر وتیان لە ساڵی 99 کۆتایی دنیاە دیسان وا دەرنەچوو چەندین پێشبینی دیکەکرا لە ساڵی 2000 2001 2009 2010 دوا پێشبینیشیان لە ساڵی 2012 گوایە 21 و 22 23 2012 لە کۆتایی مانگی 12دا کۆتایی دنیاە ئەم پێشبینیانە بۆچی دەگەڕێتەوە کە زوو بە هەڵەدا دەچێت ئایا ئەمە هەڵەیەکی زانستیە یان خوێندنەوەیەکی هەڵەی دەقە ئاینیەکانە یان چی دیکە بێگومان لە ئەنجامی پێی پێنەبردن چونکە ئێمە نیشانەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی دیاری کردوین نیشانە بچووکەکان زۆربەی هەرە زۆری هاتۆتە دی نیشانە گەورەکانی ماوە بۆیە ئێمە لەوە ناترسین چونکە خەڵکانێک هەیە پێشبینی دەکات تەحلیلات دەکات بەڵام پێشبینەکەی ڕاست دەرناشێ تەنانەت ساڵی 2009 زانایانی فەلەکناسی ناسا ئەوە بوو کە وتیان لە 26 نۆی 2011 ئەستێرەیەک بەردەبێتەوە کە بە ناوی ئەلەلن نیپڕۆ ئەیدا لە لایەکی دکەبەر بۆ لایەکی زەوی نایڵێ ئەوە بوو کە میدیاکان زۆر پێوە سەرخاڵ بوون خەڵکێکی زۆریان تووشی ترس کرد بەڵام ئێمە بەلامانەوە ئاسایی بچووک چووکە دەمانزانی بەو شێوەیە نیە وانە هەتاوەکو ئەو نیشانانە نێنەجێت دە نیشانەکان دنیا خەرا نابێ بۆیە ئەمە لێکدانەوەی مرۆڤەکانەوە و بەشی زۆریشی بەناڕاستی دەدەچێت هەروەکو نەم ڕۆژانەشدا دەڵێن وڵا فڵان شت ئاوا دەبێ و بەلامانەوە ڕۆژگیران و مانگیران ئاساییە بەڵام مەسەلەی دنیا خەرابوون ئەو شتانی کە باسکراوە بە زۆری لێکدانەوەی مرۆڤەکانە و بەشی زۆریشیان بە هەڵە دەچن پێشبینیەکانیان ناڕاست دەردەچێت ئەڵێن مەسیح دایان ناوە کە لە 2012 دنیا ئاخیرە بێت واتە لە چەند ڕۆژێکی ترە دنیا ئاخیرە بێت ئێوە ئەو کەسانەی کام قسانەکە چۆن سەیرەکەن
ئێمە وەکو تائیفەی کاسۆلیک مەسیحی ئێمە اعتراف ناکەین بە ئەو شتانە لەبەر لە کاتی سەحابەتی عیسا پرسیاریان کرد بۆ عیسا وتن کەیت ئەو ڕۆژە ڕۆژای کۆتایی دنیا و لەسەر حکمی خوا ئەبێ لەسەر هەمووی ئەم کەون ئەم عەرز و عەسمان و هەموو شتێک مولکی خوا ئەبێت وت ئەوە کەس نازانێت بەس خوا. ئەگەر ئاینیەکان هەندێک جار چوون بە هەڵەیە لە دیاریکردنی ڕۆژی کۆتایی زەوی کۆتایی ژیان لەسەر زەوی خۆ زانستخوازەکانیش بە هەمان شێوەیان عالمەکانیش بە هەمان شێوە چەندین جار چوون بە غەڵەتە لەم بوارەیە. بەس جیاوازی هەیە بەڵێ زانست هەڵی زۆر هاتیە تایەوە زانست پیرۆزیش نییە و ناڵێ ئەو قسەکە یەکەم 100% بۆ نمونە ئێمە بە پێی معلوماتی ئێستامان کە ئێمە بڵێن زانستی فیزیە تەنها لە 105 گردوونە ناسێ لە 95 نەناسراوە کە پێڵێ مادەی تاریک و وزەی تاریک و ئەمانە مادێکە نازانێت چییە 105 ناسیوە ئاشنایی لەگەڵ یا هەیە ئەم پێشبینیان ناکە ئەم شتان ناکە بەس ئەو زانستەی ئێمە ئیمڕۆ هەمانە من ئێستم بەسەرەوە کەسێکی زانست خواست ئەڵام ئەم زانستەی کە ئێمە ئیمڕۆ هەمانە 10,000 ساڵیکە 1000 ساڵیکە وەک چۆن ئێستا ئێمە بەگاڵتەوە هەندێک جار سەیری زانستی مەسەڵەن هیچ تەنەبوویە نییە لە ناو ئنجیلەوە کە دەریخە ئاخیر زەمان نزیکە یان دوور لە ئەنجیل نووسراوە شەڕ و ئاژیاوە زۆر ئەبن هەر خەڵک دوور لە ئاین و دوور لە ئاین ئەبن هەر هەندێک لە خەڵک یەن بۆ احتیدا یەن بۆ خوا یەن نزیک ئەبن بۆ خوا و هەست و کەوتیان باش ئەبێت و ئەم بشارەی خۆشە ئەگێت بۆ هەمووی خەڵک یان هەمووی خەڵک ئەزانن ڕێگای خوا هەست ئەکەن وەکو بە دەنگی زەمیر خەڵک زۆر ئەبێت یان وەکو ئەوە ڕوحی پیرۆزە ئەبێ بۆ هەمووی خەڵک. ئەو گۆڕانکاریانەی کە تۆ ئاماژەی بۆکەی گۆڕانکاری سروشتین و گۆڕانکاریە لە جەوهری شتەکانە بەڵام گۆڕانکاریە نییە گۆڕانکارێکی خراپ بێت بەڵام هەندێک لاینەکان پیان وایە خراپبوون و کافربوون و لە دین دەرچوونی مرۆڤ پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە آخر زەمانەوە لە ئاینی مگوشی ئامە چۆنە ئەبێ هەموو لایەنەکان هەڵسنجێن نەک تەنها مەسەلە بارە کۆمەڵاتەکەی پێویستە بە خودی تاکان خۆیانە بە حەقەت تاکەکانش دەتوانن بەڵام کاریگەرێتی سروشت جوگرافیان لەسەر دەبێت چۆن ئەڵێ سەبۆ نمونە خەڵکێکی ئێرە لەگەڵ خەڵکی ئەوروپای هەسوکەوتی فەرقی هێنکاری لەو مەسەلیان ناکرێت خەڵکێکی ئێرە لەگەڵ خەڵکێکی شوێنیشکای فەرقی هەیە بەڵام بە مروری زەمان بە پێی گۆڕانکاریەکانی سەردەم ئەو گۆڕانکاریە دێتە ئاراوە بە چاوی خۆت ئەیبینیت کە چۆن ڕەنگی یاوەتەوە مەسلەی بڕوابوون بەخوا یا بڕوان نەبوون ئەوان لە مەوزوع عشقێ پەیوەستە بە خودی تاکەکان خۆیانەوە نەک بە مەسلەی ببینە چێتەوە بەسەر دیانەت چینکاری لەوە ناکرێت بە تەکید هەتا ئەو دەنیشانانە نێتە دی زەمانە کەوا ئەم جیهانە ئێستا خەرا نابێت هەتا وەکو دەنیشانەکان نێتە دی ئەو دەنیشانەش وەکو ئاماژەم پێدا ئێستا دەجاڵ نهاتووە کە دەجاڵ هات لەگەڵ محەممەدی مادی سەلامی خوان لەسەر بێ و حەزەتی عیسادا دەبەزێتە خوارێ و دەجاڵ دەکوژن کە حەزەتی عیسادا بەزێ خوارێ سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ محەممەدی مادی هەردووچیان دەجاڵی مەلعون دەکوژن ئەو کاتە ئەم نیشانانەکە هاتن بۆیە بەڕاستی ئێستا دەنیشانەکان نهاتون خەڵکانێکە لە خوانەوە قسە دەکەن ئەو قسانە هەموو هیچی لە ژیر خۆی نییە بابگەڕنەوە بۆ ئاین هەموو ڕاستیەکانی پێداوین ڕای تۆ بێت ئێستا زۆر ئاساییە کە بڵێن سبەینێ ئاخیری دنیاە بەڕای من ئەوەی کە یعنی لە قورآانی پیرۆز تێگەیشت من خۆم هەر لەخوا بەزیابێ هەر لە مناڵیمەوە شەیدای ئیسلام بووم و باوکم یعنی ئیمان بۆ خۆشم هەرات توێ مزگەوتم کردووە لە مناڵیمەوە ئیشاڵڵا هەرواش ئەبین بەڵام آخر زەمان ئەوە نییە بڵێ لە پڕ یەتە یەت و ئەرز بە ئەرزاکێشێ و شاخ بە شاخاکێشێ ئەمانە ئەنی کۆمەڵێک شتە ینی هەواڵی گەورەی شتی گەورەیە کە خەڵک لەوانەیە ئەو تەنەبوعاتانەی پێنەگەیشت بێت شڵاژانی مەسەن يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه يعني وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه يعني هەرچی شتێکە برا لە برا ڕاکە باوکو ئەولاد لە یەکتری ڕاکەن نایپەرژێت یعنی ئەوە مەشغوڵە بێ بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی علمەوە یعنی من خۆم یەک دوو ڕۆژە ئیش بە سیارەکەم ناکەم زۆر مرتاع بووم کە ڕۆژێک بە پاز ڕۆشتم بە پێ ڕۆشتم هەستم کرد بەڕاستی ئەمانە زۆر بەعزێکیان خۆشیان لە ئینسان گرتووەتەوە ئەمە دەجال نەبێت چی ینی تۆ
عفوم کە ئەگەر یعنی ئینسان بەداخەوە ئینسان وا تێگەیشتووە لە مەسلەی دەجال و خیامەت و هاتنی آخر زەمان کامووی سەری لێ شێواوە یعنی ئیسلام دینی ئیقڕاء ئیسلام دینی عیلم و تێگەیشتنە بەڵام بەڕای تۆ بێت ئێستا ئەخیری زەمانە ئەخیری زەمانە ئێمە عقائیدی خۆمانە فەرق و جیاوازی هەیە لەگەڵ مسلمان لەبەر لای ئێمە لە دووەم جار عیسەیەت بۆ حکم و ئیدانەت هەمووی خەڵک ئەوە دووەم جار لە یەکەم جار پێش 2012 ساڵ ئەوە هات وەکو فەقیر و هەژار و بۆ اهتیدای خەڵک بۆ بشرە سارڕە بۆ مژدەی ئەو مژدەی بۆ خەڵک بۆ اهتیدایی بۆ ئەچن بۆ ڕێگای خوا دوور لە خەڵی ئەو شەڕ بەڵام لە دووەم جار ئەوەیەت لە کۆتایی زەمان هێت وەکو مەلیک وەکو خۆی بە حکمی هەمووی دنیای ئەبێت خی گەورە کە وەڵامی زەردەشتیاوەتی یەکێ لە دیارەکانی دیکەش لایەکی خۆر ڕێژ ئەبێت وەکو چۆن لای خۆمان ئەڵێن خۆجیران هیچەکەتر ئەو کاتەکەی دیاری نەکراوە چەند ڕۆژە چەند دقێ چەند سەعاتە بەردەوامبوونی شەوجیران بڵێن ڕۆژیران خۆمان پێڵێن ڕۆژیران دەوسە دەمەدا بۆ شێوە ناوبراوەکە لایەکی خۆر ڕێژ ئەبێت دەمەنە و کاتە لەوانێ و شێوە زانستێ نەبێ بۆ شێوە دەریبڕێت هیچەکە لە دیارەکان کە پێم وابێ مەسلەی خۆجیران ماوەی چەند ساڵێکە بەردەوامە شەر نیە لێرە بێ لە وڵاتانێکە ئەتادی بەردەوام بوو بەپێی ئەو زانستێکی لە ماوەشە بڵاو بەتۆ لە ناو خەڵکە کە گوایە ئەڵێن یەکێکڵێ کۆتای بەدنیا یەکێکی ژەڵێن نە بۆ ماوە چەند شەو ڕۆژێک 72 کاتژمێر شەو ئەبێت ئەوەیەکە لە دیاخۆ ئەگەر مەسلەی دیعاش بێ واتۆتە ئەقلەتی ئەو خەڵکانەوە بڕاش ناکەم چکە بە حەقە دەتوانم بڵم بێنە لایەنە تەبیعەکەی خۆیشی خۆریشەوە تە بە نەشی گێرنەوە بۆ مەسلەی دیانەتەکە بە شێوەیەکی تەبیعی بمانێنەمانێ هەموو گۆڕانکاری لەسەر گوێی زەویە ڕوویاوە لەبەرەوەی گوێی زەویش دیارە هێشێکە لە دیادەکانی بڵێن دەستکردێکی خۆی گەورەیە کە لەو مەسلەیە ناکرێت بەڵام کە خۆی گەورە مەسلەی زەوی دروستکردوێ ناێتی ئارا بۆ ئەوەی کە خەڵک زیاتر تێبکرێت و دەزانستەکانی تێبگات بەڵام ئەوەیە ئەو گۆڕانکاریانە وەکو باسمەکرد مەسلەی گۆڕانکارەکانی بارانبارین مەسلەی بەفربارین لە شوێنەکانە فەرقی کردووە شوێن هەبوو بارانی دەنەبارێ بەفتی نەبارێەوە تا بە پێی کەناڵەکان بیان بەچای خۆمان ئەبین نوێچێکە دەکەواتە ئەمە ئەگەر بیبینەوە لایەنە عیلمیەکەشی دەتوانین بڵێن خودی زەوی خۆی لە چەقی خۆی لایداوە گۆڕانکاریە بەسەر چەقی زەویە هاتووە تر بەرە و پێشوونی خۆر بێت هەتا لە خۆر نزیک بێتەوە تەمەن تا لە خۆر نزیک بێتەوە کاتێکە زانیت خۆر نەماوە زەوی نەما بوو زەوی نەماوە تەمەندەژێکی لەژێر کاریگەری ئەو گەرمە بەهێزەی خۆرە دیاری نەکردنی کاتی دنیا خراون حکمەتی زۆری تێدایە من ئەگەر بزانم سپینە دەمرم ئەوە بەڕاستی هەر لە ئێستاەوە تێک دەسم و شێت دەبم بەڵام کە دیاری نەکراوە ئەمە زۆر حکمەتی تێدایە فەلسەفەی زۆری تێدایە چونکە ئەوە معنای وە مرۆڤەکان دەبێت بەردەوام بە ئومێدەوە بژین دەبێت بەردەوام ئیش بکەن لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم کابرایکی عەرەبی دەشتێکی فەرمووی وەکو حکمت مەتە الساعة وتی ئەی ڕەسوولی خۆ ئەوە قیامەت کەی دێ دنیا کەی خرا دەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش پرسیاری لێ کرد فەرمی ماذا أعددت لها تۆ چیت بۆ ئامادە کردەوە واتە هاتنی قیامەت دقە و سەعاتەکە بۆ تۆ ئیسیفادەی نییە چونکە خوا نەبێ کەس نازانێ ئەوەی گرنگە بۆ من و بۆ تۆ بۆ هەموو بینەران و بیسەران ئەوەیە کەوە ئێمە خۆمان بۆ قیامەتە ئامادەکەین بێگومان جیاوازی زۆر هەیە لە نێوان تەفسیر و تەویل و خوێندنەوەکاندا بەڵام ئایا خوێندنەوەی ئەمڕۆ بۆ ئەو نیشانانەی کە لە ئاینەکاندا ئاماژەی بۆ دەکرێت وەکو دەرکەوتنی دەجال و دەرکەوتنی چەند چیایەک لە نێو ئاوەکاندا هەروەها دەرکەوتنی چەند ئاماژەیەکی دیکە تا چەندە لە ڕاستیە و نزیکە و ئایا دەکرێت لە ڕۆژگاری تازەدا و لەگەڵ پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان گۆڕانکاری بەسەر ئەم دەرکەوتنانە و ئەم نیشانانەشدا بێت ئەوە کۆتایی زەمان زۆر مهمە لای دینەکان و ئاینەکان بەڵام شتیەکەی تر زیاتر مهم بشکە من ئەمڕۆ ئەمرم یان بەیانی ئەمرم ئەوە کۆتایی زەمان بۆ من وایە
ئەوە زیاتر مهم بۆ چاکبوونی خەڵک لە مردن ئەوە ترساوە لە مردن ترساوە لە ئەچین بۆ ڕێگای خوا بۆ شتێک چاک ئەەکەین دوور ئەبین لە شەڕ و لە عەداوەت لە دژمن ئەوە زۆر مهمە. ئەی پەیامی تۆ چییە بۆ مەسیحیەکان ئایا بترسن لە کۆتایی دنیا ئایا کۆتایی دنیا هەیە لەم ڕۆژانەیە؟ بەڕایی من ئەگەر کۆتایی دنیا ئەم زەمانە یان زەمانەکەی تر یان دوای 10 ساڵ یان مەلیۆن ساڵ ئەوە کەس نازانێت کەی یەت ئەو کۆتایی دنیا بەڵام ئێمە نەترسین لەبەر خوا زۆر خۆشی ئەوین یعنی خوا ئێمە نزیکین لە خوا نوێژەکەین و خێر خواز ئەەکەین ئەگەر بڕێ بگەڕنەوە لایەنە دینیەکە طبعا فعلا ئەتوانم بڵم کاریگەری مەسلەی بڕوای ئاینی دینی بەسەرەوەی ئەنکای لەو مەسەلانە ناکرێت چکە بۆ خۆی گەورەوە کووتمە نیشانەمان پێیا مرۆڤەکانی بۆ دروست کرد کە هێز و توانە و دەسەڵاتی خۆی پیشانی مرۆڤەکان بێت ئەمە لایەنێکە لەگەڵ ئەوەشا پێیوتون شتەکانی پێوتون دوو ئەماچێتەوە سەر ئەو مەسەلە ڕێگایانە دوو ڕێگەی بۆداناوە چاک خراپ ئەمە حقەتێکە کەواتە شتەکان هەمووی ئەگەڕێتەوە سەر دەسەڵات کەواتە وەکو مەسلەی سەردەمی دەتوانم بیگەڕمەوە بۆ مەسلەی تۆفانەکەی نوح چۆن خەڵکەکە بڕوایان بەخوانەکە بڕوایان بەخوانەکە تا وای لێ ئەو حەزەتی نوح بڵێن کە زیوسیدادیشان پێوتە خۆی ناو ئەسلەکەی زیوسیدادە یعنی گەیشتە ئەو ڕادەی کە دوعای بکات خی گەورە گۆڕانکاریە بەسەر دەتوانم بڵم بەسەر ئەو شوێنە بێنێت لەوانەیە ئەو گۆڕانکاری نووی زەویشی گرت بێتەوە چکە بە پێی فلیمەکان بێت کە باسی کەشتەکەی نوحەکە دیارە ئەو گۆڕانکارێکی گەورە بوو هەر منتیقی کوردستانی هەر ئەو شوێنەی نەگرتوەوە کە حەزەتی نوحیتیا بوو دیارە بێت زۆر شوێنی گرت لەوانەیە هەموو دنیاشی گرتێتەوە تەنها خی گەورەوەکو مەعجزەیەک چەند شوێنێکی بچوکی بۆ لەنگەرگرتنی کەشتەکەی حەزەتی نوحێشت بێتەوە دینە ئەسڵەکان شتە حەقیقەتەکان لە ناو خەڵکە بەڕاستی ئەتوانین بڵین زۆر یعنی لە سا هەشتای ون بووە خەڵک دوای شتی خرافات شتی تەقلید شتی کۆن نەزانانە ئەیکەی بەداخەوە یعنی ئێستاش ئەتوانی بڵێ لە ناو مزگەوتەکانیش کۆمەڵە خەڵکی تەقلیدچی و کۆمەڵە خەڵکی دواکەوتو هەیە یعنی تۆ ناتوانانی ئەتیمادیان پێ بکەی ئەمانە هیچ نازان لە دینە حتا شعائری دین حتا نوێژ و ڕۆژەکە بە تەواوی نازان یعنی ڕەمەزانی هەموو خەڵگەچێ بۆ لای مەلاکە پێڵێ نێت بێنین بەیانی ڕەمەزانە هێشتا نازانێت لە تەلەڤیزۆن هەیە بڵاو بۆتەوە آخر زمان ینی تۆ لە ناو ماڵی خۆتە هەموو دنیا بینی ئەو پەیامەکە بڵێن ئاینەکە هەڵی کردووە یەکسانی و بڵێن عەداڵەت و نەمانی ستەم و ئەم جۆرە شتانە نەیتوانیوە مەسەلەن لە قۆناغێکی سەرەتای خۆیان جێبەجێ بکە ئەی گوازێتەوە بۆ سەردەمێکی کە ئومێد ئاياتەوە بە پەیڕەوەکانی کە ئەم خەباتە بەردەوامە بێت و هەتاوەکو ئەگەینە ئەو مەدینە فازڵەی ئەو مەدینە فازڵە بڵێن ئەفلاتونیەی کە قەرارە لەسەر زەوی دروست ببێت وەک پسپۆڕێکی فیزیایی پێشبینی تۆ بۆ کۆتایی هاتنی ژیان لەسەر زەوی نزیکە یا دوور هەم نزیکە هەم دوورە ساڵی 1984 کۆتایی ژیان لەسەر زەوی باسەکەین نەک گردون بڵێن نەک کۆتایی ژیانیش لەسەر زەوی زەربەدان لە ژیان لەسەر زەوی لەوانەیە بڵێن ببێ بەهۆی ئەوەیە کۆمەڵێکی زۆر مرۆڤتیا بچن ساڵی 1984 تەنها دوو کاتژمێری ما بوو هەسێریەکی گەڕۆک بدا لە زەوی کە لەوانە بوو کە بەنازەی چەندین بۆمبینەوەوی کە بڵێن زیان بگەینە بە زەوی یان لەوانەیە چەند سیاست مەدارێکی شێت شەڕێکی گەورینەوەی دروست بکەن ئەمانەی شەیە و لەوانەیە لەو بینێشە چەندین میلیۆن ناڵێن چەندین میلیۆن خەڵک بکوژرێت بەس ئەمە بمانەی لە ناوچوونی بڵێن تخمی مرۆڤ و کۆتایی زەمان نییە وەکو کۆتایی زەمان کە بڵێن ئێمە پێشبینی 5 میلیارد ساڵی کاکرێ کە ئەکسی کشانی گردون دەست پێەکە کە ئەویش بریتە لە هاڕینە گەورەکە بەس ئەویش بەمانای ئەوە نییە کە ژیان لە گردونە کۆتایی پێدێ ئەکرێ ئەم ژیانە بگوازرێتەوە بۆ گردونەکانی کە چونکە بەردەوام زانستی مرۆڤ لە حاڵی فراوان بوونایە و ڕۆژێ دادێ کە بڵێن هینی هەنگاوی یەکەمی هەڵگیراوە کە هەموو مادە بکرێ بە زانیاری
بگرە بە ئینفۆرمیشن ئەمجار ئەم ئینفۆرمیشنە ئەکرێ بە شێوازی لەپڕ بەبێ ئەوەی کات بەرێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکیکە لە هەسارەیەکەوە بۆ هەسارەیەکیکە و لە گردردونێکەوە بۆ گردردونێکیکە بگوازرێتەوە مەبەستم مرۆڤ بە ئومێدی بەردەوامبوونی توخم و ژیانی خۆیەوە ئەژی و ئەمەیش بەڕای من هەر بەردەوامە بێت و لەو ئاراستەیە هەنگاوهەڵەگرێت تەفسیرێکی بەقوتر و بەهێزتر بۆ ئەم زمانە بگونجێت خەڵک ئەو وەختە هاتوانی بەڕاستی ئەمە حەقیقەتێکی پێیەکە ئەشێ ئێمە لە ئاەتێک چەند هزار ساڵ بێ بە غەڵەت تێگەیشت بێتین شرط نییە مەسەن ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و ئیمامی مالکی و هەموو ئیمامەکان ئەو قسانیان کردووە کە قسەیەکە نەگونجا لەگەڵ قورئان و حەدیسە بیکەشم بە دیوارە احتیادیە قسەی ئەوانە وەرنەگیرێ ئێستا قسەی مەسەلەن مەلایەکی فەقیر کە هیچ علمێکی وای پێنیان کۆمەڵە علمی ئوسوڵ فقه و کۆمەڵێ علمی تەفسیری خوێندووە کە لەوانەیە تەقلید بێ غەڵەت بێت ئەمانە وای کردو ئەمە ینی نوێنەری ئیسلام نییە بەڕاستی ئیسلام چێ نوێنەری ئیسلام ناتوانانی بڵێ چێ ینی ناتوانانی بڵێ بەتەنها شخصێک ناتوانانی بڵێ حیزبێک ئەبێ شتێک هەمومان کۆ بکاتەوە يعني الحكمة ضالة المؤمن أن وجدها فهو أحق بها يعني حكمة ليون بوي مسلمانة ها شوينك أتو زانيت حكمته چاکەیەک هەیە تۆ مەفروزە دوای بکەوی واز لەو بێ حکمەتی و لەو نەزانیە بێن یان لەو هەڵەیە بێنی کە پێشتر لەسەری بووی تیۆریەکانی فیزیە کە ئەڵێن 5 میلیارد ساڵی کە بڵێن هاڕینە گەورەکە دەست پێکە ئەمە بەپێی ئەو زانستەیە بەپێی ئەو زانیاریە کە ئێستا هەمانە بەس لەوانەیە زانیاری کرد زانیاری تر 1000 ساڵیکە 2000 ساڵیکە زانستی مرۆڤ لە تەتەوڕایە لە بڵێن لە فەراوان بوونایە زانیاریکە بێتە ئاراوەکە هەموو ئەمانە پوچەڵ بکاتەوە زانست قسەکانی لەسەر تەجروبە لەسەر پرەنسیب و لەسەر ئەو شتەیەکە ئەیدۆزێتەوە بەس ئاین مێتۆدەکەی زۆر جیاوازە بەهێز شێوە یەک ناگرنەوە بەڕای من زۆر فەرقیان هەیە ئەم زەمانەتی تۆ لە چیوە دێ کە چێناڵە 5 دقەیتر هەسارەیەک ناکێشێ بە زەویە یان بە جۆرە لە جۆرەکان کارە ساتێکی گەورەی سروشتی دروست نابێ ژیان کۆتاییە ئەو بەمانەوە نیە کە ژیان کۆتاییە هەسارەیەکیش بدا لە زەوی ئەو هەسارەتەمە هەسارێکی گەڕۆکە هەساری گەورە لە دەورو بەمانە هەسارەیەکی گەڕۆکە بدا لە زەوی بەمانەی ئەوە نییە کە مرۆڤایەتی زیانی گەوراکە بە زەمانەی ئەوە نییە کە بڵێن کوی مرۆڤایەتی لەناوچێ هێدی لەو بەروار و لەو مەوعید و وادانە نزیک دەبینەوە کە زوو ئاماژەی بۆ دەکرێت و دەڵێن کۆتایی دنیاە هیوادارین ئەم جارش کۆتایی دنیانەیەت و ئێمە و ئێوە لە بەرنمەیەکی دیکەدا بە یەکتر شاد بینەوە تا بەرنمەی ئایندەیشان ڕێز و خۆشەویستیمان قبول فەرمونون.